ئەمڕۆ هەژدەی دوانزەیە ڕۆژی نیشتیمانی قەتەرە. قەتەریەکان شانازی دەکەن بەوەی زیاتر لە نیو سەدە پێش ئێستا بۆ دەرهێنانی مرواری و ڕاوەماسی سوودیان لەم بەلەمانە وەرگرتووە. وە گۆفایەکیش بۆ ڕابردووی خۆیان ئێستا بەلەمەکانیان دروست کردووەتەوە و لە نزیک کەناراوەکان نمایشی دەکەن. ئێستا قەتەر یەکێکە لە وڵاتە هەرە ناوازەکان و خۆشگوزەرانێکی زۆر لە نێو گەلەکەیدا بەدی دەکرێت. لە هەژدەی مانگی 12 هەموو ساڵێکیشدا یادی ڕۆژی نیشتیمانی دەکەنەوە و مەراسیمی تایبەتی بۆ ساز دەکەن. ئەوەی جێگای سەرنجە قەتەڕەکان ڕابردووی خۆیان لەبیر نەکردووە. ئەوان پێش دۆزینەوەی سەرچاوەکانی نەوت و غازی سروشتی گوزەرانیان وەکوی ئێستا شاهانە نەبوو. خەڵکی قەتەر لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو ڕۆژانە بۆ دەستخستنی بژێوی ژیانیان لە نێو ئاوە قوڵەکانی کەنداودا دووچاری زەحمەتێکی زۆر دەهاتن. بە بەلەمە لەق و بچووکەکانیان دەچوونە قوڵای ئاوەکان و ماسیان ڕاودەکرد و دایان فرۆشتنەوە یان مرواریان لە ئاوەکە دەدۆزیەوە و بە پارەیەکی باش دەیان فرۆشت. ئەم کارە هی 50 ساڵ 6 ساڵ زیاتر پێش ئێستاە زۆر کۆنا یەکەم کارمان بووە. ئەو کات پشت بە نەوت و ئەو شتانە بۆ داهات نەدەبەسترا. بەو بەلەمانەوە دەچوینە نێو ئاو لە ماسی لە مرواری بمان دۆزی بایەتەوە دەرمان دەهێنا و دەمان فرۆشت. سەرەتا مەچینەمان بەکار نەدەهێنا بە جوڵەی ئاو دەڕۆیشتین. دەڕۆیشتین بۆ نێو دەریا کاژمێرێک دوو کاژمێر قوڵاییش 10 مەتر بوو 15 مەتر بوو. ئەوە پێی دەڵێن دین لە ملمان دەکرد و هەرچیمان بدۆزی بایەتەوە دەمان خستە ناوی. ئەو گوریسانەشمان بەکاردەهێنا. ئەو کات نایلۆن نەبوو. سیرکە بەم شێوەیە دروست دەکرێت. وەک وەفایەکیش بۆ ئەو ڕابردووە لە ئێستادا قەتەر لەسەر هەمان شێواز بەلەمەکانی دروست کردووەتەوە و لە کەنەراوەکانی کاتارا نمایشی کردوون. تەنانەت ئەو کەلوپەلانەشی لە مەیدانی نزیک کەناراوەکان داناوە کە بەلەمەکانی پێ دروست دەکرێت. گەشتیاران کاتێک ڕوو لەم شوێنە دەکەن چاویان بە بەلەمی سەردەمیانە ناکەوێت بەڵکو لەبریەوە چاویان دەچێتە سەر ئەم بەلەمە کۆنانە و وێنەی لەگەڵدا دەگرن. ئەم نمایشە تەنها کەناراوەکانی نەگرتوێتەوە بەڵکو و قەتەریەکان مێژووی ڕاوەماسی و دۆزینەوەی مرواری و چۆنێتی دروستکردنی بەلەمەکانیشیان لە مۆزەخانەی تایبەتی داناوە تا ئەوەی بەنەوەکانی داهاتوو بڵێن ئێمە سەردەمانێک بەم شێوەیە ژیاوین. بڕیار تەها کەناڵی پەیام دەوحەی پایتەختی قەتەر.